زیاتر لە 40 ڕۆژ تێپەڕ بووە بەسەر ڕێککەوتنی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر تەیب جەبار بۆ کاندیدی هاوبەشیان بۆ پۆستی پارێزگاری کەرکووک. بەڵام هەتا ئێستا لەو بوارەدا هیچ پێشوەچوونێک نەکراوە. لە دوایین هەنگاویشدا بەشێک لە ئەندامانی لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگا کاندیدکردنی تەیب جەباریان ڕەت کردەوە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە دەنگی ئەمریکا بە ڕێگای سکایپ میواندارەتی غازی کەرکووکی جێگری مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک دەکات. بەڕێز غازی کەرکووکی سپاس بۆ ئامادەبوونت. سەرەتا دەمەوێت بزانم لە کاتێکدا ماوەیەکی کورت ماوە بۆ ڕێککەوتنەکەی کە دەبوو لە ماوەی 45 ڕۆژدا جێبەجێ بکرێت وەکو لە سەرەتادا بەرپرسی مەڵبەندی کەرکووکی یەکێتی لە ئاسۆمامەند ڕایگەیاند کە ئەبێت لە 45 ڕۆژدا جێبەجێ بکرێت. باشە کە تا ئێستا جێبەجێ نەکراوە، لە ئێستادا چی ڕوودەدات؟ سڵاو لێەوە بڵێ بەداخەوە مەسلەی دانانی پارێزگاری کەرکووک 2 ساڵ پێش ئێستا توانرادانرا، بەڵام ئەوەی کە ڕێگرێت تا ئێستا زیاتر پارتی دیموکراتی کوردستانە. ئەم ماوەی دوایش کە ئەو ڕێکەوتنە کرا کە هاتنە سەرخەت بۆەوەی بێن قبولی بکەن پارێزگاری بۆ کەرکووک دانرێت، بۆ ئەوە بوو کە دروستبوونی حکوومەتی هەرێم بەڕێوە بچێت. یعنی ئەوەیان کردە شەرتیە، پارتی ئەوەی کردە شەرتیە کاوان هاوکارە بن بۆ ئەوەی ئەم محافزی کەرکووک دانرێ بۆ مەرجەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمە بەشدار بێ و دەنگ بەشتەکان بدا. بەداخەوە کە یەکێتی هەموو ئەو شتانەی جێبەجێ کرد پارتی ئێستا ڕۆژ بە ڕۆژ بۆ خۆی پاشە کشیەکە لە هینەکە هەر ڕۆژە و بەنەوەیەک مەسەلەنەوەی کاڵێن چەند ڕۆژێک ماوە ئێستا کە تازە بڕیار درراوە لژنەیە دروستکەنە و لژنەیە بڕاتە لای عەرەب و تورکمان وەوانەی بۆ ئەنجومەنەکان. بەڵێ بەڕێز غازی، لە میانی وتوێژێکدا کامەران کەرکووکی ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر لیستی پارتی بە دەنگی ئەمریکای ڕاگەیاندووە کە ئەوان گرفتەکەیان لەوەیە بووە کە پرسیان پێ نەکراوە سەرەتا و هەروەها تەنها یەک کاندید هەبووە. وەک دەڵێت کە لە پارێزگاکانی تر چەند کاندیدێکە بۆ توانراوە لە نێو ئەمانەیە دەنگ بدرێت، بەڵام ئەمە دانانی یەک کاندید بووە. باشە بۆچی ئەمە ڕەچاو نەکرا پێشوەخت؟ نا بەداخەوە ئەو برادرەکە کامەران ئاگای لە شتەکان نییە، بۆیە ئەو قساناکات. من پێم وایە لە 30 کاندید زیاتر پێشدیار کرا، بە زۆری پارتی دیموکراتی کوردستان ڕەتیە کردەوە کاندیدەکان هەر ڕۆژە و نەوعێ، ینی ناوەکانی شێ بڵاویش کرایەوە، ینی جاروا بوو 4 و 5 کاندیدە کرا پارتی ڕەفزیە کردەوە. پارتیەکە لەم بەڕەکانی ئەو بوو هەر کەسێک کادری یەکێتی بێ وەکو کادر قبولی ناکرد ببێتە پارێزگاری کەرکووک. شتێکیشی خست بۆ پاڵێکێتی گوایە ئەمانە خیانەت 16 ئۆکتۆبەریان کردەوە کەەوە ئەوان کوردیان ڕزگار کرد بێت لە دنیاە. ئەمە یەکێ لە خاڵەکان بوو کە دوایاتنە سەر ئەوەی ئاخرش گەیشتاوەی ئەوان هەندێ خەڵکیانە بوو، هەندێک خەڵکە بوو لە دەرەوەی یەکێتیوانە هاتن کاندیدیان کرد. بە سراحەت ێڵێنێمەوە کەرکووکەکان. باشە بۆچی قبولتان نەبوو؟ ئەگەر مەسەلەکە ئەوەیە کە لە ئێستاە زۆربەی گرفتەکانی کەرکووک بەستراوەتەوە بۆی کە پارێزگارێکی کورد دانرێ، باشە بۆچی ئێوە ڕازی نەبوون؟ با بڵین ئەگەر ئەتانەوێ بۆ باشکردنی ڕەوشی کەرکووک بۆچی لە بەردانواندن نەکرا بۆ دانانی ئەو پارێزگارەی کە پارتی پێی باش بوو؟ پارتی پێی باش بوو. ئێرە کوردستان بمانوێ نەمانوێمە سراحەتێکە تر ئەبێ بیڵێنوانە کوردستان دابش کراوە بەسەر پشکەکانە. کەرکووک محافزی کەرکووک پشتی یەکێتیە. ئەگەرەوان قبولەکەن محافزی دهۆک بدەنە یەکێتی خەیچێکە بابێنەوان محافزێ لێرە دانن، ئەگەر قبولەکەن محافزی هەولێر بدەن یەکێتی بابێن لێرە محافزیە دانن. پارتی ئەوێ کۆنتترۆلی هەموو کوردستان بک بەو سیاسەتەی کە خۆیەوێ، سیاسەتێکی حیزبیانە نەک سیاسەتی کوردیانە. بەڕاستی ئەوەی کە تا ئێستا کێشە بووە بۆ ئەوەی محافز بۆ کەرکووک دانرێ پارتی بۆ پارتی چوە هەندێک کاندیدیە ناوە کە ئەسڵەن ئەوەندەی بۆ پارتیشەکە بۆ کوردیشی ناکرد، بۆ ئێمە کەرکووچەکان پێمان باش نەبووە، ینی ئەوە بکرێت. ئەوەی کە ئێستا هەموو لایەک لەسەرەوە ڕێکەوتن کاکتەی بدارێت، پارتیش پێی باش بوو کاکتەی بدانرێت لەبەر کۆمەڵی هۆکاروانە یەکێتیش پێی باش بوو بادانرێت کە ئەو ڕێکەوتنە کرا. بەداخەوە لە دوای ئەو ڕێکەوتنە پارتی هەموو ڕۆژێر جاری ئەم لژنێ بۆ و لژنێ وایە. من پێم وایە پارتی نایەوێت وەزعی کەرکووک چاک بێتەوە، هەمومانی شەوازانین. باشە هۆکارەکەی چییە کە نایە وەزعی کەرکووک چاک بێتەوە؟ پارتی لە کەرکووک تووشی شکستێ بوو، هەم لە ناو جەماوەر هەم لە ناو خەڵکەکە، ینی هەم لە لای بەشێک زۆری لە نەوتەوەکان و لە لای کوردیژەوی ئەو شکستە بەمە ڕاست بکاتەوە. پارتی هەڵێ کەرکووک داگیر کراوە. بەڵێ کاک غازی، دەمەوێت پرسیارێکی ئەوە بکەم. ئێستا وەکو دەزانین ماوەیەکی زۆر کورت بەدەستەوە ماوە، باشە ئەگەر ڕێک نەکەون لەسەر دانانی پارێزگا، ینی پلانێکی ترتان هەیە با بڵین تۆ وەکو یەکێتی قساکە یەکێتی پلانی چییە؟
ئێمە پلانەکەمانەوەی وەزی کەرکووک چاک بێتەوە بە هەر نوعی بێت. بەڵام بە چ شێوەیەک یعنی بە هەر نەوعێک بە چ شێوەیەک؟ ینی بەوە نییە مەسەن پارتی بێ خۆی فەرز کاتە سەریەمێ ئێمە ئەوەی کە ئەوان پێیان باش بوو تەیبدانرا باشە کە خۆیان قبولیان کردووە مەسەن کاک تەیبدانرێ بۆ پارێزگار ئەوانە ڕۆژی لژنەیە دروستەکەن بۆ ئیشەکە دوا بخەن. من بۆ خۆم ڕێی وایە پارتیەوێ ئەم مەسلەی کەرکووکە دوا بخاتە تا ئاگات هەڵبژاردنە جومەنی محافزەکان بۆی یەکێتیەکداننا لێرە لە کەرکووک. باشە ئەگەر بکاتە کاتی هەڵبژاردننی ئەنجومەنی محافزەکان بۆچی ئەو کاتە ینی هەست ناکەن کە ئەوە دەتوانرێ یەکێتیەک دابنرێنی ئێوە وەکو یەکێتی بۆچی مەترسیتان لەمە هەیە؟ ئامە مەترسینە وەکو خۆتانەڵێن زۆرینەن لە شارەکەیە ینی وەکو خۆت ئێستا باست کرد کە پشکی ئێوەیە بۆچی ناتانەوێت بگاتە ئەو کاتە؟ ئەزای چیندێ ڕاستی هەموو خەڵک نازانێت لە کاتی ئەوەی کە هەڵبژاردننیە جومەنی محافزە کرا لیستێکی برایەتی دروست کرا لە یەکێتی و پارتی وەکو یەک چوونە ناو ئەنجومەنی محافزەوە. بەڵام یەکێتیەکان بە زۆریان پۆستیان وەرگرت بوونە وەزیر بوونە پەرلەمان بوونە محافزۆمانە شوێنەکان چۆڵ بوو کە چۆڵ بوو پارتی هاتە پێشەوە کە پارتی هاتە پێشەوە ئەنجومەنەکە زۆری بووە پارتی مەسلەیەکی قانونیە. ئەوان نایەن دەنگ بدەن بۆی محافزیەدانن ئەگەر ئەوان زۆری نەبوونایە لەینەکە یەکێتی چاوەڕێوانی ناکرد چکەمان لە هیچ شتێکە چاوەڕێکێتی ناکرد. ئەسڵن هەر ئەوانیش ڕێگرن لەبەرەوەی هەندێک لە عەرەب و تورکمانیش دەنگ بدەن بۆی محافزێکی کوردان رێ لێرە ڕاکانیان پێ باشترە لە کوردیە. بەڵێ بەڕێز غازی کەرکووکی سپاس بۆ ئامادەبوونت بۆم بەرنامەیە. سپاس بۆیش دەستە خۆش بێت.